شەنگال زامێکی بەردەوام و ئایندەیەکی نادیار ناونیشانی ئەو پانێڵە بوو کە دەستگای خاک لە یادی 5 ساڵەی کارەسات و جینۆسایدی ئێزیدەکانی شەنگالدا ڕێکی خست. سەرەتای پانێڵەکە بەوتەیەکی شاناز ئیبراهیم ئەحمەد دەستی پێکرد و ڕایگەیاند بەهۆی کۆمەڵێک هۆکار و بەرگری لاوازەوە شەنگال و کوردانی ئێزیدی باجی کوردبوون و ڕەسەنایەتیاندا. لە ساڵیادی ئەم مەرگە ساتە گەورەیە جارێکی تر سەرخۆشی خۆم لە خانەوادەی شەهیدانی ئەو کارەسات و ماڵوێرانیە ئەکەم وە سەر بۆ شێرەکچانی ئێزدی دانەوێنم کە سەرەڕای ئەو هەموو ئازارە جەستەیی و دەرونیە توانیان بەرگە بگرن و دەستبەرداری باوەڕ و ئامانجەکانی خۆیان نەبن. هەموو شێوازێکی درندایی و جریمەکردنێکی زۆر گەورە. لە پانێڵەکەدا باز لەوە کرا کەیسی شەنگال هەموو مەرجەکانی تاوانی کۆمەڵکوژی تێدایە، بەڵام بە هۆکاری ئەوەی تا ئێستا عێراق ئەندام نییە لە دادگای نێودەوڵەتی نەتوانراوە کارەساتی کوردانی ئێزیدی لەسەر ئاستی جیهان بە جینۆساید بناسێنرێت. چۆن داعش فەرمانەکەی کرد بە قەتلی عام لە ڕۆژی یەکەم 2000 کەس هاتە کوشتن، بەردوو ڕۆژ 2000 کەس هاتە کوشتن لە فەرمانی داعشی ئەخیر و کاولکردنی و سەبیکردنی ژن و ئافرەت و بە هەمان شێوە تاڵانکردنی حەلال و مالیان و تاڵانکردنی گوندەکانیان. هەگەر ئێمە بە کەلکی ئیشەکەی خۆمان بین ئێمە ئەتوێنین بکەن بە مەکسەبێکی نێودەوڵەتی بە مەکسەبێکی نەتەوی بە مکتەسەبێکی نیشتیمانی بۆ ئایندەی ملەتی خۆمان. بەردەوامبوونی قەتل و عامکردنی ئێزیەکان هاوکات بەشێکی دیکەی گفتوگۆکان تەرخان کرا بۆ ڕووداوەکانی دوای کۆمەڵکوژی شەنگال و ئاماژە بۆ کرا کە کەیسی ئێزیدیەکان بە سیاسی کراوە و دابش کراون بەسەر چەند ئاراستەیەکی جیاوازدا لە کاتێکدا ئێزیدیەکان بەهۆی ئاینەوە ئەو کارەساتەیان بەسەر هێنراوە. تارماییەک خەریکە ڕوودەدا دێتە پێشەوە لە ئێزیدخانەیەکی بێ ئێزیدی. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەمە لە ڕەهەندێکی دیکەوە سەری گرتووەیان دەرهاویشتەیەکی ترکەواویش بە سیاسەتکردنی کەیسی شەنگال کارەساتی شەنگالە. ئەو گروپە دەستنیشان کراون و ڕەش کراون لە بەرچاوی خەڵک بە هەڵواسینێ جۆرەها تۆمەت پیانە ئەم ڕەشکردنە هەموو جارێ بۆ فەرمانانەی کە بەڕێزیان باسییان کرد. لە ڕۆژی 3 ئابی 2014 داعش هێرشی کردە سەر شەنگال و نزیکەی 6500 کەسی ڕفاند. لەو ژمارەیە تا ئێستا زیاتر لە 3300 کەسیان ئازاد کراون. شەنگالی ژوێران کرا. ئەو ڕووداوە بووە کارەساتێکی گەورەی مرۆیی بەسەر ئێزیدەکان هات کە تێیدا بە سەدان منداڵ بێدایک و باوک بوون و سەدان کچ و ژن کڕین و فرۆشتنیان پێوە کرا و بە کۆیلە کران. دوای 5 ساڵیش لەو کارەساتە 69 گۆڕی بە کۆمەڵی ئێزیدەکان دۆزراوەتەوە. بەدەیان کۆنفرانس و پانێڵ و سیمیناریش لەسەر ئەو ڕووداوە بەستراوە، بەڵام تا ئێساش نەتوانراوە بە کارەساتێکی نێودەوڵەتی بناسێنرێت. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.